ئەمە خۆپیشاندانی عێراقێکانە لە ساڵی 2015 ئەمەشیان ساڵی 2016 ئەمە 2018 2019 2020 2021 ئەمەی دەشی بینن خۆپیشاندانی ساڵی 2022 کە خۆپیشاندەران تەواو دەستیان بەسەر پەرلەمانی عێراقدا کرد. بێزاری خۆپیشاندەرانی عێراق لە دەستنەبوونی خزمەتگوزاریە سەرەتاییەکان گەیشتە ئاستێک تەنانەت داوایان لە سیاسەکانی عێراق کرد وڵات بەجێبێڵن و بڕۆن. کەچی ئێستا لە بەغدا و لە ناوخۆی هەرێمیش هەوڵێک هەیە هەرێمی کوردستانیش بە تەواوی بکەوێتە ژێردەسەڵاتی دامەزراوەکانی عێراق وەک پارێزگایەکی لێبێت. ئەندامێکی پێشووی پەرلەمانی عێراق ڕوونتر ئەم بابەتە چی دەکاتەوە؟ بە پێی دەستور هەرێمی کوردستان کیانێکی دەستوریە دەیانەوێت بە تاڵی بکەنەوە. جارجارە بە ڕێگەی یاساوە، جارجارە بە ڕێگەی بودجەوە دەیانەوێت ئەم بیرۆکەیە جێگر بکەن، بەڵام بەداخەوە کە زۆر جاریش دەبینی هەندێک لە پەرلەمانتارانی کوردستانی هاو ئاوازی ئەم دەنگە نەشازەی ئەوێ دەبن. بگومان گەڵی عێراق بە تەواوی ماندوو بووە لەو ئەقلیەتە سیاسیە کە عێراق بەڕێوە دەبا و خۆشی بەڕاستی گەڵی عێراق حەز بەوە ناکە کە پشێوی ئاڵۆزی هەبێ. دامەزراوە فەرمیەکانی هەرێمی کوردستان زیادکردنی بڕگەکانی 13 و 14 بۆ پرۆژە یاسای بودجێ عێراق بە سنووردارکردن و کەمکردنەوەی دەسەڵاتە فیدراڵیەکانی قەوارەکە لێکدایەوە. بۆ چاودێرانی سیاسی لەو بڕوایەدان پرۆژە یاسایەکە بەم شێوەی ئێستای نەک تەنیا شایستەدارایەکان لە خۆ ناگرێت، تەنانەت لێدانە لە قەوارەی هەرێمی کوردستانیش. هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ئیتفاقێکی سیاسی هەیە چەند مانگێکی ڕابردوو لە یعنی لە فترەیەکی درێژ مفاوەزات و دانوستان و هاتوچۆ و سەردان و دانیشتنی وەفدەکان بەیەکەوە تا توانیان بگەنە ئیتفاقێکی سیاسی لەسەر بودجەی عێراق. ئەوان توانیان بە شەو ڕۆژێکدا لە گروپێک لەناو لیژنەیە کە گروپی حەشدی شعبی لەناو ئەو لیژنەیەدا مسێتەڕن یان زۆرینەن توانیان کە ئەو هەرایە دروست بکەن. پەرلەمانی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان بەرهەمی ڕووبارێ خوێنی شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستانە. دواتر لە عێراقی نوێدا هەرێمی کوردستان وەک قەوارەیەکی فیدراڵی دەستوری دانی پێدانرا. بۆیە سەرکردایەتی سیاسی کوردستان بڕوای وایە دەسەڵاتی ئەم قەوارەیە نە بە ڕای هیچ لایەک نە بە بڕگەی هیچ پرۆژە یاسایەک کەم ناکرێتەوە. نەورەس عەبدوڵڵا، کوردستان 24 هەولێر.